ئەمڕۆ بە تایبەتی ئەمانەیە لەسەر مەوزوعی غازی ماڵان قسە بکەین. گوایە غاز گران بووە و خەریکە خرێتە بازاری ڕەشۆ. ئێمە ئاگادارتانەکەینەوە لە سنووری پارێزگاکە ئێمە نزیکەی 4 کارگی غازمانەیە، دوانیان لە کۆرمۆوە غازێنێت، ئەوە حسەکەیان بڵین هاوبەشەکەیان وەساوە و ئینشاءڵڵا کرێتەوە لەم ڕۆژانە و دوانیشیان لە کەرکووکۆیە. ئێمە پێشتر پێشەوەی هەر بارودۆخی بێتە ئاراوە تیژنەکانمان سەردانی کارگەکانەکەن و کارگەکان بەردەوام چاودێریان لەسەرە و ڕۆژانە سەردانیانەکەن وە کەمێتی ئەو غازەی کەلایەنە کە غازی ماڵانە بەڕاستی بە سەرپەرشتی لیژنەکان دابەشەکرێ بەسەر وەکیلەکانە. لە کاتێ ئێستا ئاگادارتانەکەینەوە هیچ جۆرە ئەزمەیەکی غازی ماڵان نییە، بە هیچ شێوەیەکیش سعر بەرز ناکراوەتەوە و هەر هاوڵاتیەک لە هەر وەکیلێک کە ڕۆژانە غازیان بوێن ئەگەر سعر لەو سعرێک کە دانراوە پێم وایە 8,000 نیوە زیاد کرا، ئاگدارمانکەنەوە ئێمە بەڕاستی لیژنەکانمان سزای ئەو وەکیلە یا ئەو کارگەین کە بەڕاستی لەو سعرەی کە سعری حکومیە و دانراوە نابێت بە هیچ شێوەیەک تێپەڕکە. لە ڕووی کەمێتیشۆ لە 5 ڕۆژە 3,000 بتڵ غازیە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە. پێم وایە ئەگوە کە حاڵەتێکی نۆرمەڵ و ئاسایی ئەو غازە بەکاربێنرێ هیچ جۆرە ئەزمەیەک دروست نابێت. بەدەر لەوەی بۆ شوێنە گشتیەکان لە بەشە ناوخۆیەکان لە نەخۆشخانەکان لەو فەرمانگانەی کە بەڕاستی پێویستیان بە بەکارێنانی غازە، غازێکی احتیاط و تایبەت دانراوە بۆیان کە پەیوەندی نییە بە حسەی هاوڵاتیانەوە و پێشتر ئەوە تەرخان کراوە بۆیان. لێرەوە دووپاتێکەمەوە لە کەمیەتی غازە و لە سعرە حکومیەکەیە بە هیچ شێوەیە گۆڕانکاری بەسەرا ناتووە. داواکارم لە هاوڵاتیان خۆیان ئەزمە دروست نەکەن بەوەی ئەگەر تۆ 6 بتڵ غازە هەیە زۆر تەبیعیە با دوانیان خاڵی بێت، یا پێویستت بە 4 بتڵی بۆشت هەیە با 1 بتڵی پێ بدرێت، با 2 بتڵی پێ بدرێت. کایە ئەم جۆرە حاڵەتانەیەکەوە ئەزمە دروستەکە هەر وەک چۆن ئەو دەنگۆیان خسەناوە گوایە خۆراک کەم بۆتەوە